حکوومەتی ئوردون کۆمەڵی ئیخوان موسلیمینی لە وڵاتەکەی قەدەغە کرد. سەرجەم چالاکیەکانی ڕاگرت و دەستی بەسەر سامانەکانی ڕێکخراوەکەدا گرت. قەدەغەکردنی ئیخوان موسلیمین لە ئەردەن دەرخەری گۆڕانکاریی بنەڕەتیە لە پەیوەندی نێوان دەوڵەتی و ئیخوان دوای 80 ساڵ لە بوونی ئەو کۆمەڵەیە لە ئەردەن. بڕیارەکەی حکوومەتی ئوردون ڕوبەڕووی ڕەخنەی زۆر بوویەوە، بەو پێی بەبێ بەڵگەی یاسایی و لە ژێرفشاری دەرەکی درراوە. هەروەها سەرەڕای ڕاگەیاندنی ئەوەی کە ئیخوان لە خانەی تیرۆر دابنرێن، بەڵام زۆربەی چاودێران پێیان وایە کە هۆکاری بڕیارەکە سیاسی و دەرەکیە نەک ئەمنی، بە تایبەت کە کۆمەڵەی ئیخوان موسلیمین پشتیوانی لە کێشەی گەلی فەلەستین دەکەن. ئیخوان موسلیمین لە ئەردەن جگە لە کاریگەریان لەسەر سەندیکا پیشەییەکان لە ڕێگەی تۆڕێکی بەرفراوەن لە ڕێکخراوە خێرخوازی و کۆمەڵایەتیەکانەوە توانیویانە دڵی چینی هەژار و ناوەڕاستی کۆمەڵگا بەدەست بهێنن. ئەوە ژوای کردووە حکوومەت ترسی لەم پێگە جەماوەریە بەهێزە هەبێت و لە هەوڵی ئەوەدایە کە بەر لە گەشەکردنی زیاتری بگرێت. بە تایبەت دوای ئەوەی کە حیزبی جەبهەت العەمەل الئیسلامی باڵی سیاسی ئیخوان توانی لە چەندین هەڵبژاردنی پەرلەمانیدا دەنگی بەرچاو بەدەست بهێنێت. لەلایەکی دیکەوە دەکرێت ڕۆڵی سعودی و ئیمارات لەم بڕیارەدا بەڕوونی ببینرێت، هەرچەندە هیچ دەسێوەردانێکی ڕاستەوخۆیان نییە، بەڵام هەردوو وڵات لە ساڵی 2013ەوە سەرکردایەتی شەپۆلێکی گەورەی دژایەتیکردنی ئیخوان موسلیمینیان کردووە لە ناوچەکە بە جۆرێک کە ئیخوانیان وەک ڕێکخراوێکی تیرۆرسی ناساندووە، هەرچەندە ئیخوان هیچ کات لەگەڵ چەکدا نەبووە بۆ یەکلاییکردنەوەی ناکۆکیە ناوخۆییەکان. گوماندەوەدانیە کە ئەردەن پشتیوانی دارایی و سیاسی لە وڵاتانی کەندا و بەدەستێنەوە کە ئەمەش فشاری لەسەر ئەردەن دروست کردووە بۆ هەنگاوێکی لەم جۆرە و ئیمارات و سعودیە بەرژەوەندی ئابووری و ستراتیژیان لە لاوازکردنی دەسەڵاتی ئیخوان لە ئەردەن هەیە. زۆربەی شیکارە سیاسیەکان ئاماژە بەوە دەکەن کە قەدەغەکردنی ئیخوان موسلیمین لە ئەردەن لەگەڵ ستراتیژی بەرزکردنەوەی ئاستی دۆستایەتی لەگەڵ ئیسرائیل و ڕۆژئاوا بە تایبەت وڵاتانی ئەوروپا و ئەمریکا یەک دەگرێتەوە. لە هەمان کاتدا هەڵوێستی نەرێنی بەرامبەر ئیخوان موسلیمین کە پەیوەندیەکی نزیکیان بە حەماسەوە لە غەزە هەیە، گرنگیەکی تایبەتی پێدراوە لە ناوچەکە، بە تایبەت لە دوای هەڵگرسانی شەڕی غەزەوە لە ساڵی 2023. ڕۆڵی قەواری زایۆنیش لەم پەیوەندیەدا نابێت فەرامۆش بکرێت، چونکە دەسەڵاتدارانی قەوارەکە هەمیشە ئیخوان موسلیمینی بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی خۆی زانیوە و لە میسریش ئەندامانی خوان لە زیندانەکاندان لە کاتێکدا بە هەڵبژاردن حوکمی ئەو وڵاتەیان گرتە دەست.